ئەمە دەیبینن ئۆتۆمبیلێکی ئاگرکوژێنەوەی و پەلەیەتی بۆ کۆنتڕۆڵکردنی کەوتنەوەی ئاگرێک، بەڵام وەک دەیبینن هەندێک لە شوفێران وەک پێویست هاوکار نین. وتەبێژی بەرگری شارستانی هەولێر دەڵێت ئەگەر بە ئەنقەس ڕێگە لە ئۆتۆمبیلەکانمان بگیردرێت ئەوە سکاڵا لەسەر شوفێری ئۆتۆمبیلەکە تۆمار دەکەین. من 2 ساڵ مدیری هەندەسە ئەو حاڵەتانە جار بەجار ئەبێ ئەگەر بێت و حاڵەتێکی لەو بابەتە هەبێ ئێمە کەسێک بێوێت ینی ڕێگریمان لێ بکایان بە ئەنقەست ڕێمان نەکات دا بگەینە شوێنی ڕوودا و بێگومان ئێمە ئیزاعاتی لەگەڵەکەین بە ینی کەسێک کە بەبێ هیچ هۆیەک ڕێمان نەکا بێگومان ئێمە ژمارەکەی دەگرین دەیدەینە برایانی مرور و ئیزاعاتی یاسایی لەگەڵەکەین. بێگومان کێشەیەکی زۆرمان لەگەڵ ئەو قەڵەباڵغینەوە جادایە جاری وایە ڕووداوەکانمان زۆر نزیکە لە خۆمان ینی چەند دەقەیەکە ئەگەر بێت و شەقام چۆڵ بێت بەس بەهۆی جەنجاڵیەکەوە لەوەیە بە چارەگێک بە 20 دقە ئێمە نەگەینە شوێنی ڕوودا. جەنجاڵی شەقامەکانی هەولێر هەرتەنیا بۆ تیمەکانی بەرگری شارستانی گرفت نین، بەڵکو بۆ تیمەکانی فریاکەوتنی تەندروستیش گرفتیان دروست کردووە. سامان سلێمان وتەبێژی تەندروستی هەولێر دەڵێت ڕۆژانە شوفێرانیان گلەیی ئەویان هەیە کە لە شەقامەکاندا ڕێگەیان پێ نادرێت. لە بابەتی ئەمبوڵانسی لەوانەیە کەسێکی یان خۆش ئێمە ڕۆژانە ئەمبوڵانسەکانمان شوفێرەکان گلەی ئەویانەیە کە هاوڵاتیان ڕێیان پێنادەن کە دوای پێکردنی ئەو ڕادار یاخود ئەو ئاگدارکردنەوەی کە بۆی پێشان سۆل بکرێتەوەی هەر حالەتێکی نەخوازراویان هەیە داواکارن هاوڵاتیان تاو هاوکاری ئەو ئەمبوڵانسانە بکەن لەوانەیە کەسانێکی خۆشەویستانیان جیرانێکی بێتنیان هەمومان کەسوکاری ئەو وڵاتینە دەبێت هاوکار و هەمان جێبن بۆ پاراستن و ڕزگارکردنی گیان یەکتری. بە پێی یاسا پێشینەی هاتوچۆ بۆ ئۆتۆمبیلانی فریاکەوتنی تەندروستی و ئاگرکوژێنەوەیە. وتەبێژی هاتچۆی هەولێر دەڵێت هەر سکاڵایەک لەم بارەیەوە بێتە لایەن ئەوە ڕێگەی یاسایی بەرامبەر ئەو شوفێرانە دەگرنە بەر. لە شەقامەکاندا ڕەنگە زۆر جاژێمە بەرچاومان کرد بێم بە شێوازێکی باش ڕێگایان بۆ چۆڵ ناکرێت بۆ ناکرێتەوە ئەوە لەو کاتەدا ئەو ئۆتۆمبیلە ئەو کە شوفێرەکەی یا سەرنشینەکەی و هاوکارەکەی لەگەڵیدایە دەتوانێت ژمارەی ئۆتۆمبیلەکە لای خۆ تۆمار بکات و دواتر لە ڕێگەی نووسراوێکی فەرمیەوە ئێمە ئاگادار بکاتەوە بەکات و سات و شوێنەکە و شەقامەکە و دەتواندرێت ئەوە سکاڵای یاسایی لەسەر تۆمار بکرێت و ئەو کاتە ئیجراعاتی یاسایی بەرامبەردا ئەنجام دەدرێت. جاران کە ژمارە ئۆتۆمبیل کەم بوون بەڵام بەهۆی کەمی تەلەفۆن و هۆیەکانی پەیوەندی تیمەکانی بەرگری شارستانی و فریاکەوتنی تەندروستی درەنگ دەگەیشت. بەڵام ئێستا کە ئەو تیمانە دەم و دەست بە ڕووداوەکان دەزانن کەسی جەنجاڵی شەقامەکان بۆی زۆری ژمارە ئۆتۆمبیل جێگەی هۆیەکانی پەیوەندی گرتوتەوە و یەکێکن لە هۆکارەکانی درەنگەیشتنی تیمەکانی ئاگرکوژێنەوە و فریاکەوتنی تەندروستی. فەرمان سادق، میدیای سبەی.